چیرۆکی سولەیمان پێغەمبەر و مێرولەیەک. ڕۆژێک سولەیمان پێغەمبەر لە کەناری دەریایەکدا دانیشت بوو. سەیری کردووە مێرولەیەک دەن کە گەنمێکی بەدەمەوەیە. بەرەو ڕووبارەکە دەڕۆیشت. لە کەنار دەریاکە بۆقێک هاتە لای مێرولەکە. بۆقەکە دەمی کردەوە و مێرولەکە چووە ناو دەمی. بۆقەکە ڕۆیشتە ناو دەریاکە. سولەیمان پێغەمبەر لەم کارە زۆر سەری سوورما. بڕیاریدا چاوەڕوان بکات بزانە چی ڕوودەدا. لە پاش ماوەیەک بۆقەکە هاتەوە کەنار دەریاکە و دەمی کردەوە و مێرولەکە لە دەمی هاتە دەرەوە. بەڵام دەنکە گەنمەکەی پێ نەبوو. سولەیمان پێغەمبەر بانگی کرد و پرسیاری کرد ئەوە چی بوو کردێ؟ چوویتە قەراغ دەریا بە دەنکە گەنمێکەوە و بۆقێک هەڵی گرتی بۆ ناو ئاوەکە و بەبێ ئەوەی هیچ لێ بێگەڕایتەوە کەنار دەریا. مێرولەکە ژووتی ئەی پێغەمبەری خودا، لە بنی ئەم دەریایەدا بەردێک هەیە. لە بنی بەردەکەدا خودا کرمێکی دروست کردووە. کرمەکە چاوی کوێرە، ناتوانێت بێتە دەرەوە و ڕزق و ڕۆزی خۆی بەدەست بهێنێ. خودای گەورە منی ڕاستپاردووە لە ڕێگای ئەو بۆقەوە ڕزقەکەی خۆی بۆ ببە. سولەیمان پێغەمبەر بە مێرولەکەی وت ئەی کرمەکە چ دوعایەک دەکات؟ مێرولەکە وتی دەڵێت ئەی ئەو کەسەی منت لەبیر نەکردووە لە بنی ئەم بەردەدا، بەندە ئیماندارەکانت لە ڕەحمەتی خۆت بێبەش مەکە. کەواتە ئەی مرۆڤی ئیماندار، خودا ڕزقی کرمێکی لە بنی دەریادا دەدا، چۆن ڕزقدانی تۆی لەبیر دەچێت. کەواتە تەنیا داوا لە خودا بکە.